بوو. زۆر چاکە هەموو لایەک بەخێر بێت بۆ سیمیناری ئەمڕۆمان کە وەک ئاماژەمان پێیا بوو سیمیناری ئەمڕۆمان تایبەتە بە کۆنفرانسێک کە یەکەمین کۆنفرانسی مۆدل UN کە لە عێراق ئەنجام ئەدرێت. مۆدل UN بریتە لە چارەکیشی ئەکادمی کە ساڵانە لە ناو زانکۆکانی جیهاندا ئەنجام ئەدرێت بۆ گەنجان و بۆ خوێندکاران. ئەم ساڵیش ئێمە کە لەم سیمینارەیە بەشدارین لەگەڵتانە و هەروەها چەند ڕێکخەریکی کۆنفرانسەکە لەم سیمینارە لەگەڵتانایە کە یەکێک لەوانە خۆمە من یەکێکم لە ڕێکخەرانی کۆنفرانسەکە وەروە هاوکارم لێرەیە کە ویژێکێکە لە ئەندامانی تیمەکەمان. ئێمە ئەمڕۆ لەم سیمینارەیە باز لە دامەزراوەکەی ئێمەکەین و هەروەها باز لە کۆنفرانسەکەشەکەین کە مانگی 11 ئەنجامەدرێت و هەروەها باز لەوەکەین کە چۆن ئەتوانن تەقدیمکەن و بەشداری لە کۆنفرانسەکەی بکەن. سەبارەت بە کۆنفرانسەکە پێشەوەی کە دەست پێ بکەین کورتەیەک ڤیددیۆی بچووکمان هەیە کە پێم خۆش ئەبێت هەمومان بینەری بین کە بە شێوازێکی زۆر خێرا باز لە کۆنفرانسەکە ئەکات و پاشان دەزەکەین بە سیمینارەکەمان. بەڵێ بەڕێزان ئەو ڤیددیۆی کە ئێستا سێ کورتەیەک بوو لەسەر ئەو کۆنفرانسەکە و هەروەها کار و چالاکیەکانمان و هەروەها بە شێوازێکی زۆر خێرا باسی لە کۆنفرانسەکە کردو کە چۆن نمونە کار دەکات. نمونە کورتکراوەی ناشنال مۆدل یونایتد نیشن ئەسۆسییشنە کەم دامەزراوەیە لە ساڵی 2016 لە ئەمریکاوە دامەزراوە. پاشان هەر لەوێ بەرنامەداڕێژی بۆ کراوە دواتر گەڕنراوەتەوە کوردستان و دەستکراوە بە کارکردن تایدا. ئامانجی نمونە یاخود ئامانجی ئەم دامەزراوەی ئێمە بریتە لە پێکەوە کۆکردنەوەی گەنجانی وڵاتەکەمان و هاوکاریکردنیانە بەوەی کە چۆن باشتر بکرێن لە بوارەکانی خۆیاندا چۆن بکرێن بە سەرکردەیەکی بواری چالاکی مەدەنی بۆ ئەوەی کە بتوانن خزمەتی کۆمەلگاکەیان بکەن و وڵاتەکەیان بەرەو پێش بخەن و هەروەها بۆ ئەوەی کە ببن بە سەرکردەیە کە توانای ناسینەوەی کێشەکانیان هەبێت توانای ناسینەوەی ئەو کێشانیان هەبێت کە ڕۆژانە ڕوبەڕووی هەموو جیهان ئەبێتەوە نەک تەنها کۆمەلگاکانی خۆمان و هەروەها هاوکاریان بین لەوەی کە سکیڵی پێویستەکانیان هەبێت تاوەکو چارەسەری کێشەکان بکەن و ببن بە بەشێک لە چارەسەرەکان وەک لەوەی ببن بە بەشێک لە هۆکاری کێشەکان کە بەردەوام ئەم کێشانە هەیە. لەبەرەوە ئەمە کار و بەرنامەی نمونەیە کە هاوکاری گەنجانەکات بۆ ئەوەی ئەم مەبەستانەشی یاخود بۆی ئامانجانەشی بپێکێت نمونەکات لەسەر چیەکە ئەوە کات کە گەنجان ڕابهێنێت چۆن وەکو سەرکردەیەک وەکو دیپلۆماتێک لەناو کۆمەلگاکە بکەن تاوەکو بتوانن سوود بگەێنن بە چواردەوریان و هەوڵ بن کە کێشەکان چارەسەر بکەن. وەکووتم ئێمە لە ساڵی 2016 دامەزراوین هەر بە زووی دەستمان کردو بە کارکردن لە شارەکانی هەولێر و کەرکووک و چەند چالاکیەک ئەنجام درراوە. یەکێک لە چالاکیەکان ئەوەیە کە ئەربل مۆدل یونایتد نیشن بوو و هەروە کەرکووک مۆدل یونایتد نیشن بوو کە ئەم دوو چالاکی ئەکادیمیە لە ساڵەکانی 2016-2017 ئەنجام درا. مۆدل یونایتد نیشن بریتە لە لێکچواندنێک لە کارەکانی UN لە کۆنفرانسەکانی UN کە کۆبوونەوەیان هەیە لە
سەرتاسەری جیهانەوە بەشداربوویان هەیە کە ئەم مۆدێڵ UN بریتە لە لێکچواندنێک لە کارەکانی ئەوان کە چۆن ئەم گەنجانە یاخود کە چۆن نێردەی وڵاتەکان لە ناو کۆنفرانسەکانی UN کۆ ئەبنەوە باس لە کێشەکانەکرێت باس لە کێشەی بینی وڵاتەکانەکرێت باز لە کێشەکانەکرێت کە ڕوبەڕووی مافەکانی مرۆڤ بۆتەوە هەموو ئەم جۆرە چالاکیانە لە ناو زانکۆکانە ئەنجام ئەدرێتەوە دووبارە لەژێر ناوی مۆدێڵ United Nation واتە وەکو دامەزراوەیەکی لێکچووی لە کارەکانی UN کە دەرفەت ئایا بۆ گەنجە بەشداربووانەی کە بەشداری ئەم جۆرە چالاکیانە ئەکەن بەوەی کە کار بکەن لەسەر ئەوەی کە زانیاری چۆن وڵاتانی دەوروبەر یاخود چۆن وڵاتە زلهێزەکانی جیهان ڕوبەڕووی کێشەکان بوونەتەوە چۆن چارەسەریان بۆ دۆزیونەتەوە کە گەڕان بە دوای ئەم زانیاریانەیە و گەڕان بە دوای ئەو ڕێکارانی کە وڵاتان ئیگرن هاوکاریانە بێت دەوەی کە گەنجەکانیش بە هەمان شێوە فێری ئەو چارەسەرانە ببن و بتوانن لە وڵاتەکانی خۆیان دووبارەی بکەنەوە لەبەرەوەی کە وەکو باسمان کرد لە ناو کارەکانی UN چۆنە ئەوەیە کە باز لە کێشەی نێوان وڵاتەکانەکرێت و چارەسەریان بۆ دۆزرێتەوەواتە تەنها باسکردنی کێشەکانیە بەڵکو دۆزینەوەی چارەسەریشە و هەر وڵاتە و هەمیشەش بۆ جۆرە بووە کە هەر وڵاتە و بە جۆرێک لە جۆرەکان ڕوبەڕووی کێشەکانی بۆتەوە کە ئەمەش سود بەخشە بۆ ئەو گەنجانی بەشدارە بن لە پرۆگرامەکانی مۆدێڵ UN لەبەرەوەی فێر ئەبن لە بە چەند شێوازێکی جیاواز ڕوبەڕووی کێشەکانیان ببنەوە و هەروەها وەکو بەشێکی تر لە کارەکان ئەوەیە دابینکردنی ڤرچوەڵ ئەکسچێنجە واتە پرۆگرامی ئاڵوگۆڕی کەلتوری بە شێوازی ئۆنلاین بۆ خوێندکاران کە ئەمەش پرۆگرامیکی تر بوو لە ساڵی 2007 ئەنجامدرا کە لەوێنەکەی دیارە کۆمەڵێک بەشداربووی نمونە لە شاری هەولێرەوە لە ڕێگەی بەرنامە ئۆنلاینەکانەوە ئاڵوگۆڕی زانیاریان دەکرد لەگەڵ کۆمەڵێک خوێندکاران لە چەند وڵاتێکی ئەوروپیەوە هەروەکو لەوێنەکەی دیارە ئەو کۆمەڵە خوێندکارانە باسی جلی کورد جلوبەرجی کوردیەکەن باسی کەلتوری کوردیەکەن و بە هەمان شێوە خوێندکارانی ئەولاش باسییان لە کەلتوری خۆیان و ژیانی کەلتوری و ژیانی ڕۆژانی خۆیان کرد کە ئەمەش دەرفەتێکی تر بوو بۆ ئەو خوێندکارانە تاوەکو بتوانن کە زانیاری کۆبکەنەوە لەسەر وڵاتێکی تر تاوەکو بتوانن زانیاری کۆبکەنەوە لەسەر کەلتوری شوێنێکی جیاواز و هاوڕێتی دروستکەن لەگەڵ کۆمەڵە کەسانێکە کە خەڵکی ئەو چەند شوێنن تاوەکو بتوانن کە لە داهات بەیەکەوە زانیاری زیاتر وەربگرن. هاوبەشانمان لە نمونە و هاوبەشانمان بۆ کۆنفرانسی مانگی 11مان یەکێک لەوانە وەزارەتی دەرەوەی ئەمریکا کە سپۆنسەری سەرەکی کۆنفرانسەکەیە وەزارەتی دەرەوەی ئەمریکا سپۆنسەری سەرەکی کۆنفرانسەکەی و هەروەها زانکۆی سنترال فلۆریدا کە یەکێکە لەو زانکۆیانەی لە وڵاتی ئەمریکاوە هاوکاری پرۆژەکەی و لە ڕووی بنیادنانی ناوەڕۆکی کۆنفرانسەکە و هەروەها لە ڕووی ڕاهێنان پێکردن بە ئەندامانی کۆنفرانسەکە و بۆ ڕێکخەرانی کۆنفرانسەکە و هەروەها جێبەجێکردنی پرۆژەکەش لە ناو زانکۆی سۆران لە شاری سۆران ئەنجام ئەدرێت. گۆڵەکانی ئێمە لە ئێستا بریتە لەوەی کە یەکەمین کۆنفرانسی مۆدێڵ United Nation ڕێک بخێن لە عێراق و هەروەها دانانی بەرنامە ڕێژیە بۆ ئەم جۆرە پرۆگرامانە کە هاوکاری خوێندکارانە هەم شارەزا بێت لە کارەکانی UN هەم زیاتر لەباری UNەوە بزانێت و هەروەها هەم ئەوش بزانێت کە چی ڕوودەدات لە جیهاندا ڕۆژانە و چۆن چارەسەر بۆ کێشە جیهانیەکان ئەدۆزرێتەوە کە هەموو ئەمانە چالاکیشی ئەکادیمی و لە ناو زانکۆکانی هەموو عالەمەوە ئەنجام دێت و هەروەها ئێمەش پێمان خۆشەکە ئەو جۆرە چالاکیانش ببێت بە بەشێک لە چالاکیەکانی کە لە ناو زانکۆکانی کوردستان و عێراق ئەنجام دێت و هەروەها لە ئامانجە درێژخایەنەکانیشمان ئەوەیە کە کۆنفرانسی لەم جۆرە کۆنفرانسی مۆدێڵ UN بکرێت بە شتێکی ساڵانە و هەروەها تەنها بۆ گەنجانی وڵاتی خۆمان نەوێت بەڵکو بتوانین گەنجانیش لە دەرەوەی وڵاتەوە بانگشتی کۆنفرانسەکە بکەین واتە هەر ئەوە نەبێت کە گەنجانی وڵاتی ئەمە هەوڵی ئەوە بن کە بڕۆنە دەرەوە بۆ کۆنفرانس و پرۆگرام و ئەو جۆرە چالاکیانە بەڵکو بتوانین گەنجانی وڵاتانی دەرەوەش و وڵاتانی دراوسێ بێن بەشداری لەو جۆرە کۆنفرانسانەیە بکەن کە لە وڵاتی خۆمان ڕێک دەخێت. هەروەها یەکێکی تر لە ئامانجەکانمان ئەوەیە کە 3 چاپتەر لە نمونە واتە 3 مۆدێڵ United Nation-ی تر لە ناو زانکۆکانە دروست بکرێتەوە لە ناو زانکۆ جیاوازەکان لە هەرێمی کوردستانەوە هەروەکو وتم کە ئەمە چالاکیێکی ئەکادیمی و سودبەخشە بۆ گەنجان کە لە ڕێوە فێری دیبیتکردن ئەبن لە ڕێوە فێری ریسەرچین ئەبن و هەروەها شارەزاییان زیاتر ئەبێت بۆ کێشە جیهانیەکان و دۆزینەوەی چارەسەر بۆ ئەو
کێشانە و هەروەها دەرفەتێکیشە بۆ گەنجان کە لە ڕێەوە نێتۆرکین ئەنجام بدەن لە بەرەی لەو کۆنفرانسە چەندەها بەشداروی تر ئەبینن چەندەها کەسانی تر لە ڕێکخراوە جیاوازەکان لە قونسوڵخانە جیاوازەکانەوە دەبینن بۆیە دەرفەتێکی نێتۆرکینی بەهێزیشە بۆ ئەو گەنجە بەشداروانی کە تەقدیم ئەەکەن و ئەگەر ناویان هاتەوە بەشداری لە کۆنفرانسەکە دەکەن وهروە ئامانجەکانی ترمان لە داهاتووە ئەوەیە کە نمونە بکەین بە بەشێک لە دامەزراوەکانی UN لە عێراق و هاوکار و پاڵپشتی دەستگاکانی UN بین لە عێراق بۆ کارکردن و باشترکردنی کۆمەلگاکان و ژیانی گەنجان. وەکوتم ئێستا ئێمە کە یەکەمین کۆنفرانس ڕێک ئەخەین و کۆنفرانسی ناشنل مۆدل UN وەکو باسمان کرد یەکەمین جارە کە لە وڵاتی عێراق ئەنجام ئەدرێت کۆنفرانسەکە بۆ ماوەی 3 ڕۆژ لە شاری سۆران ئەنجام ئەدرێت ئەم کۆنفرانسە بەشێکە وەکو لێکچواندنێکە بێت لە کارەکانی UN باسی کۆمەڵێک بابەتی جیاواز ئەکرێت لە ناو کۆنفرانسەکەیە و کۆنفرانسەکە فولی فانددە واتە تەواوی کرێ و تێچووی بەشداربوون لە کۆنفرانسەکە دابین کراوە هەم لە هاتوچۆ هەم لە خواردن هەم لە شوێنی مانەوە و هەم لە بەشداربوون لە کۆنفرانسەکە خۆشی و کۆنفرانسەکە مانی 11 ئەنجام ئەدرێت لە 9 11 تاوەکو 11 چۆنێتی بەشداربوون لەم کۆنفرانسە کە بەشداربووان پێیان دەوترێت دەڵگەیت بەمانای بەشداربووان یاخود بەمانای نێردەیە لە ڕاستیدا و لە کۆنفرانسەکەی وەکو نێردەی وڵاتێکی دیاریکراو کار دەکەن و نوێنەرایەتی وڵاتێک دەکەن و لە کاتی ئەم نوێنەرایەتیە پێویستە ئەو دێڵگەیتانە یاخود پێویستە ئەو بەشداربووانە زانیاری تاویان هەبێت لەسەر ئەو وڵاتەی کە نوێنەرایەتی ئەەکەن و ئەم زانیاریش لە ڕێگەی ئەو ترێنینانەوە ئەو ڕاهێنانەی کە ئێمە بۆتانی دابین ئەەکەین بەر لە دەستپێکردنی کۆنفرانسەکە ئەتوانی بەدەستی بێت واتە ئەو بەشداربووە کە تۆ نوێنەرایەتی وڵاتێکت کرد پێویستە هەموو جوابەکانت هەموو بەشداریکردنت لە دیبیت و مناقەشەکان بە وەکو نوێنەرایەتیکردنی ئەو وڵاتە بێت و وەکو باسمان کە پێشتریش یەکێک لە هۆکارەکانی ئەمە کە ئێمە بم جۆرە ئەیکەین یاخود ئەو سوودانە چیەکە لە ڕێی ئەمە وەریەگەیت ئەوەیە کە تۆ باز لە کێشەی وڵاتێکی تر ئەەکەیت لە ڕوانگەی خۆتەوە نابەڵکو لە ڕوانگەی ئەو وڵاتەی ترەوە بۆ هەروەها کە تۆ باسی کێشەکانەکە لە ڕوانگەی ئەو وڵاتەوە باسی چارەسەرەکانی ژەکەی لە ڕوانگەی ئەو وڵاتەوە کە بۆت هەڵبژێراوە بۆ نمونەیەکێ لە بەشداربووەکان بە دێڵەگەیتی ئیتالیا هەڵبژێراوە ئەو بەشداربووە پێویستە کە چێت بخوێنێتەوە لەسەر کاروباری وڵاتەکە چۆنە لە ناو ئیتالیا کێشەکانیان چین چۆن چارەسەر کراوە چۆن حکوومەتەکەیان کاری کردووە لەبەرەوە بەم شێوازە ئەو کەسە کە ئەبێتە دێڵگەیتی ئەو وڵاتە بۆ جۆرە بەشداری لە دیبیتەکان و مناقەشەکان ئەکات و سوودی ئەمە ئەوەیە کە تۆ هەم فێرە بیت ئەو وڵاتانە چۆن چارەسەری کێشەکانیانەکەن چۆن کارەکەن لەوەی کە کۆمەلگاکانیان بەرەو پێش بخەن کە ئەمەش هاوکاری تۆ ئەبێت لەوەی کە تێبگەیت چۆن کێشەکان جیهانیەکان لەلایەن وڵاتانی ترەوە چارەسەر ئەکرێت و تۆش دەتوانیت ئەو چارەسەرە لە لای خۆتەوە دووبارە بکەیتەوە لەناو کۆمەلگاکەی خۆت و ئەو کێشەیەگە ڕوبەڕووی وڵاتی تۆش بووبێتەوە بتوانیت تۆش بە هەمان شێوە چارەسەری بکەیت. بۆ ئەوەی کە بەشدار بیت لەم کۆنفرانسە پێویستە تەمەنی بەشداربووان لە نێوان 16 بۆ 24 ساڵان بێت پێویستە خوێندکار بن لە یەکێک لە زانکۆکانی هەرێمی کوردستان و دەرفەتی ئەوەش ئەدرێت کە خوێندکارانی ئامادەیەکان یاخود ئەو بەڕێزانی کە تەخەڕوجیان کردووە لە ماوەی 1 بۆ 2 ساڵی ڕابردووە ئەوانیش بە هەمان شێوە ئەتوانن بەشداری لە کۆنفرانسەکە بکەن و پێویستە کە ئەو بەڕێزانی بەشداری ئەەکەن لە ماوەی کاتی کۆنفرانسەکە دانیشتۆی و بتوانن بەشداری بکەن لە کۆنفرانسەکەیە و هەروەها زمانی ئینگلیزی یەکێکی ترە لە مەرجەکانی بەشداربوون لە کۆنفرانسەکە و پێویستە ئەو ئەوانی کە بەشدار ئەبن ئاستی زمانی ئینگلیزیان لە ئاستێکی پێویستدا بێت کە هەم بتوانن بنووسن پێی و هەم بتوانن بە قسەی پێ بکەن چونکە کۆنفرانسەکە پێویستە بە زمانێک بێت کە زمانێکی هاوبەش بێت لە نێوان هەموو بەشداربووانە لەبەرەوەی ئێمە چەند میوانێکی بیانیمان ئەبێت چەند نێردەی وڵاتانمانە بێت لە کۆنفرانسەکە چەند کۆنسڵ و چەند سەفیرێکی جیاواز بەشداری لە کۆنفرانسەکە بکەن بۆیە هەر سێ ڕۆژی کۆنفرانسەکە بە زمانی ئینگلیزی بەڕێوە ئاچێت. ئەمە بە شکڵێکی ئام باسکردن بوو لە دامەزراوەکەی ئێمە و لەوەی کە چی ئەتوانێت بەشدار بێت یاخود بەشداربووان چی ئەەکەن لە ناو کۆنفرانسەکە بە شکڵێکی
بەم جۆرە ئەبێت و ئێستش هاوکارم سارا باس لەوانە ئەکات کە باز لەو سوودانی تر ئەکات کە لە پای بەشداربوون لە کۆنفرانسەکە تۆ بەدەستی ئەهێنیت باز لە چەند پوینتێک ئەکات و دوا بە دوای ئەوەش باز لە چۆنێتی پڕکردنەوەی فۆرمەکە ئەکات فەرموو سارا. زۆر سپاس لانۆ دووبارە زۆر خۆشحاڵم کە لێرە باسی چەند سوودێکی زۆر گرنگ و یاخود چەند بابەتێکی گریم کەین لەسەرەوەی کە کاتێک بەشداریەک بەشدارە بێت لە کۆنفرانسەکە ئەتوانێت لە چەند ڕووی جیاوازەوە ئیسفادە لەم دەرفەتە بکات. یەکێک لەوانە هەروەکو لانۆش پێشتر باسی کرد کە ئەمە یەکەمین مۆدڵی UN ئەبێت یاخود یەکەمین چالاکیە کە بە شێوەیەکی وا گەورە نەک تەنها لە هەرێمی کوردستان بەڵکو لە عێراقیشە ئەنجام ئەدرێت مەمانەی ئەوە ئەگەێنێت کە ئەم کۆنفرانسە بنیادنەر ئەبێ بۆ چەندین چالاکی زۆر زۆر گەورەتر کە لە داهاتوە ئەکرێت لەبەرەوە ئەو بەشداربوانە بەشدارە بن لە بنیادنانی بناغی پرۆژێکی زۆر گەورەتر و تەنانەت لە دوای تەواوکردنی پرۆگرامەکەشەوە خۆیان بەشداربووەکان هەست بەوەکەن کە وەکو سەرکردەیەک توانای ئەویانتیایە کە مۆدڵ UN لە زانکۆی جیاواز لە ناوچەی جیاواز لە شوێنی جیاواز لە هەرێمی کوردستان و لە عێراقیشە تاقیب بکەنەوە و بەڕێوەی بەرن. یەکێکی تر لەو بابەتانەی کە بەلامانەوە گرنگە باسیکەینەوەیە کە زۆر جار پرسیارمان لێ کراوە کە من هیچ زانیاریکی وام نییە یاخود هیچ باگراوندێکم نییە لە بواری مۆدڵی UN و نازانم ئەم جۆرە کۆنفرانسانە بە چه شێوازێک ئەچێ بەڕێوە چۆن بتوان بەشدار بم ئێمەش وەڵاممان ئەوەیە کە پێویست بە دوودڵی ناکات لەبەرەوەی ئێمە 6 هەفتە پێش کۆنفرانسەکە هەموو بەشداربووەکان هەموو خوێندکارەکان چانسی ئەویان هەیە و کە بەشداریەکەن لە ترینینێکە کە ئەم ترینینە هەموو بابەتەکانی لەلایەن زانکۆی سنترال فلۆریداوە ئامادەکراوە لەگەڵ ئەو تیمە ڕاهێنانیان پێکرێت هەموو زانیاریانشی کە گرنگە بۆیان ئامادە ئەکرێت بۆ ئەوەی کە بتوانن وەکو سەرکردەیەک وەکو نێردەرێکی وڵاتێکی تر لە کۆنفرانسەکە بەشدار بن و ئامادە بن. یەکێکی تر لە بابەتەکان کە زۆر گرنگی پێئێن لەم کۆنفرانسەیە و خوێندکارەکانیش بەشداربووەکانیش چانسی ئەویان ئەبێت کە بە شێوەیەکی ڕاستەخۆ بە شێوەیەکی پراکتیکانە کار لەسەر ئەم جۆرە کارامەیانە بکەن بریتیە بێ لە کارامەیی ئیشکردن و کارکردن لە ناو گروپێکە کە هەر یەکێک لەو بەشداربوانە لە شوێنی جیاواز و لە باگراوندی جیاوازەوە هاتوون هەموو بەشداربوانانەی و ئەو تیمەشی کە لەگەڵ یاناکارەکە هەموو ئەوانەشی کە لە کۆنفرانسەکە بەشدارە بن کۆمەڵە کەسانێکن کە هەر یەکەیان لە شوێنی جیاواز و لە بیرروباوەڕی جیاوازەوە هەڵەبژێرێن ئەمە وان لێکات هەمویان بەیەکەوە کار بکەن بەرەو ئامانجێکی دیاریکراو و خوێندکارەکانیش چانسی ئەویانە بێت کە ڕۆڵی سەرکردەیەک ببینن و کار بە شێوەیەکی پراکتیکانە خۆیان ئامادە بکەن و کار بکەن لەسەرەوەی کە چۆن لە داهاتووە ئەتوانن خۆشیان بە شێوەیەکی جیا لەسەر ئەم جۆرە پرۆژانە کار بکەن لەگەڵ کەسانی جیاوازە بتوانن کاروبارێک بەڕێوەبەرن یان پرۆژێک بەڕێوەبەرن. یەکێک لە هەرە سەرەکیە بابەتە سەرەکیەکانی کە لە نمونە و لە ناو مۆدڵی UNیشە زۆر زۆر بازەکرێ و زۆر زۆر کاری لەسەرەکرێ بریتیە لە کارامەیی چۆنیەتی دۆزینەوەی چارەسەر بۆ کێشەکان وەکو ئاشکرایە و هەمومان ئاگادارین کە نەک تەنها لە ناوچەکەی ئێمەیە بەڵکو لە جیهانیش بە شێوەیەکی گشتی ڕوبەڕووی کۆمەڵێک کێشە و گیر و گرفتە بێتەوە و چارەسەرکردنی ئەم کێشە گەورانە و ئەم کێشە جیهانیانە پێویستی نەک تەنها بە کۆمەڵێک کەسەکە ئەبەیەکەوە کۆ ببنەوە هەوڵ ببن کە کۆمەڵێک دانیشتن و گفتوگۆ بکەن لەسەری وەکو گرنگی شەکە کارامەیی چۆنێتی دۆزینەوەی چارەسەریان بێ لە نمونەیە ئێمە زۆر تەرکیزەکەینە سەر ئەوە و خوێندکارەکانیش خۆیان لە کاتی کۆنفرانسەکە و پێش کۆنفرانسەکەش بە شێوەیەکی پراکتیکەڵی ئیش لەسەر ئەماکەن کە چۆن خۆیان هەر یەکێکیان بتوانن کێشەیەک بدۆزنەوە و ئەو کێشەیە خۆیان چارەسەری بۆ بکەن ڕەنگە مە لە داهاتووە لە دوای کۆنفرانسەکە بەشداربووەکان خۆیان ئەو چارەسەری کە دۆزیانێتەوە ئەتوانن بیکەن بە پرۆژەیەک و ئیشی لەسەر بکەن ئیتر بەتەنیا ئیشی لەسەرکەنیا بە هەماهەنگی ئەوە کێتەوە سەر خۆیان بەڵام ئێمە لە نمونا زۆر زۆر گرنگی بەم لایەنەژەین.
ئێستا پێشەوەی کە بچینە سەر ئەوەی کە پرسیارەکانی ئێوە وەربگرین لەسەر کۆنفرانسەکە و لەسەر ئەم میتینیەش ئەچینە سەر ئەپلیکیشنەکە یاخود ئەو فۆرمەی کە پێویستە پڕ بکرێتەوە بۆ ئەوەی کە بتوانی بەشداربی لەگەڵمانە بۆ پڕکردنەوەی فۆرمەکە ڕاستەخۆ ئەتوانین بچنە سەر nmuna.org apply now ڕاستەخۆ لە پیجەکە هاتە سەرتان یاخود nmuna.org/apply کە دواتر دەتوان لە چاتەکەشە هاوکارانم بۆتان دابنێن. ئەپلیکیشنەکەمان لە بەشی سەرەتای ئەپلیکیشنەکەیە پێشڕۆی باسی ئەوە بکەم ئەمەوە بڵێم کە ئەم ئەپلیکیشنە پێویستە بە زمانی ئینگلیزی پڕ بکرێتەوە هەموو زانیاریەکانی دووەمیان ئەبێت ئەپلیکیشنەکە لەلایەن ئەو کەسەوە پڕ بکرێتەوە کە خۆی خواستی هەیە و وەمەرجەکانی تیان موجودە و ئەتوانێت بەشداری کۆنفرانسەکە بکە سێهەمیان بە هیچ تکایە هەوڵبن بە هیچ شێوەیەک نابێت هیچ زانیاریەک لە شوێنێکی ترەوە بێنیت و لێرە دایبنەی بەمانایەوەی پلەجەریزم بکەی یا کۆپی پێستی هەر زانیارێکی تر بکەی لە دەرەوە ئەمە واکە کە ڕاستەوخۆ تۆ لە فۆرمەکە و سیر ناکرێت و ڕاستەخۆ لە چانسی ئەو چانسی کە تیا بەشداربی لەگەڵمانە چانسەکە وەرناگری بەشی سەرەتای ئەو فۆرمەم کە دامانناوە کۆمەڵێک زانیاریە کە کۆنتاکت ئینفۆرمیشنە کۆمەڵە زانیاری کەسیە لەسەر تۆیە زانیارەکان هەمووی زۆر ئاسانن بەشی ئیمێلمان هەیە کە لەو بەشەیە ئیمێلەکانتان بەڕاست و دروستی بنووسن و ئیمێلێک بنووسە کە خۆت بەکاری ئەهێنیت لەبەرەوەی ئێمە لە ڕێگەی ئیمێلەکانەوە پەیوەندیتان لەگەڵاکەین و پێتان ئەڵێن کە ئایا وەرگیراون یاخود وەرنەگیراون دواتر بەشێکمان هەیە پێوتە لینکدین پرۆفایل لینکدین پرۆفایلەکە ئەو کەسانی کە لینکدین بەکارهێن و ئەپلیکیشنی لینکدینیان هەیە ئێمە خۆشحاڵە بین پێمان خۆشە کە لینکی ئەکاونتەکەیان لێرە دابنێن بۆ ئێمە زیاتر کار و چالاکییان بزانێت بەڵام ئەوە مەرج نییە و بە پێی خواستی کەسەکە خۆیەتی دواتر کۆمەڵی پرسیاری ترمان هەیە هەر لەسەرەوەیە کە تۆنی نیشتەجێی کوێیت و لەکوێ خوێنیت و زانکۆکەت کوێیە کۆمەڵی پرسیاری زۆر سادە و ئاسانن دواتر یەنە سەر بەشی ئێسەیەکانمان بەشی ئێسەیەکان زۆر گرنگە تکایە بەیاخی تەواوی پێبن ئێسەکانمان بە شێوەی پرسیارە وەڵامی هەموو پرسیارەکان بنەوە زانیاریەکانتان بە شێوەیەکی ڕاست و دروست و ڕەوان بێت کە ئێمە بتوانین لی تێبگەین لەگەڵەوەشە لا کۆتایی هەموو پرسیارەکە باسی ئەومان کرد دامەناوەکەتەن ئەتوانی چەند تاوکو چەند وشە بنووسیت بۆ لەران 150 لەران 100 بۆ 250 تکایە لەو ڕێنجە یاخود لەو ژمارەیە کە دانراوە زیاتر منووسن لەبەرەوەی ئەگە زیاتر بنووسی ناتوانانی فۆرمەکە تەقدیم بکەیت ئەنجا بۆکو باسیشم کرد هیچ زانیاریەک نابێت بە شێوەی کۆپی پێست بیهێنی لێرا دایبنیت ئەو پێوتێ پلەجەریزم و ڕاستەخۆ ئەو چانسە لە دەزەی کە بەشداربی لەگەڵمانە زانیارەکان خۆت بینوسە لەگەڵەوە کاتێککە فۆرمەکە پڕ ئەکەیتەوانێ ئەم پرسیارانە ئەتوانی بخیتە سەر فایلێکی وورد لەوێ جوابی هەموو پرسیارەکان بیتەوە دواتر کۆپی پێستی ئەو نووسینەی خۆت بکەیت بێ لێرا دایبنەی چونکە گەرنتی ئەوە ناکەن کە معلوماتەکانی ئێوە لێرا سەی ببێت لەوانەیە معلوماتەکە بسڕێتەوە لە کاتێکە کە تۆ نووسینەکانت ئەنووسیت ئەمە بۆ بەشی ئێسەیەکان لە دوای بەشی ئێسەیەکان پرسیارێکمان هەیە کە دیاریمان کردووە ئەو 6 هەفتەیە کە ئێوە بەکو بەشدار بوو ترینینەکان وەرئەگرن لە کێەوە بۆ کێیە و کاتەکەشمان دیاری کردو کە 6 بۆ 8 ساعتە لە هەفتەیەەکە یعنی کاتێکی زۆر نابات و باسی کاتی کۆنفرانسەکەشمان کردووە کۆنفرانسەکەمان هەروەکو لانۆش باسی کرد ئینپەرسنە بێ واتە هەمومان کۆ ئەبینەوە و بەیەکەوە لە زانکۆی سۆران بۆ ماوەی 3 ڕۆژ بەشداربەکان و ستافەکە و هەموو میوانەکان بەیەکەوە ئەبن لەبرەوە ئەگەر ناتوانیت لەگەڵمانە بەشدار بیت یان ئەزانی پێت ناکرێت ڕازگۆ بە ڕازگویانە ئێمە یعنی بەڕابشێکی ڕازگویانە وەڵامی ئەم پرسیارانەمان بیتەوە چکە یارمەتی ئێمەیات کۆتا بەشی فۆرمەکەمان پرسیارێکمان داناوە پرسیارەکە بە شێوەی ڤیدیۆ ئەبێ وەڵام بدرێتەوانێ لەبەرەوەی ئێمە هیچ چاوپێکەوتنێکمان نابێت ڕاستەوخۆ لەگەڵ بەشداربووەکانە لە بری ئەوە ئەم ڤیددیوێمان لێرا داناوە بۆ ئەم ڤیددیوێ پرسیارێکی زۆر سادە و ئاسانماندانەوە کە پرسیارەکەمانەوەی کە بۆچی تۆ ئارەزومەندی تو پێت خۆشە لەگەڵ ئێمە بەشدار بیت ئەم
بۆ وەڵامانەوەی ئەمە پێویست یەکەم جار ڕێکۆردی خۆت بکەیت ئیتر لە ڕێگەی مۆبایلەکەەوە ئەبێت یاخود لە ڕێگەی کۆمپیوتەرەکە دەبێت هەر شتێکی تر بێت کێشەمان نییە ڤیدۆکە ئەگریت و دوای ڤیدۆکە کە خۆت وەڵامی پرسیارەکەیتەوە بە زمانی ئینگلیزی ڤیدۆکە لە یوتیوب یاخود لە گوگل درایڤە دایئەنیت و دواتر لینکەکەی لێرەدا ئەنەی تکایە دڵنیا بنەوەی کە ئێمەتوانین لینکەکە سیرکەین و بیبینین هەنێک چەند ئەپلیکیشنێکمان وەرگتووە چەند کەسێک فۆرمەکانیان کە ناردووە لینکەکەیان داناوە بەڵام لەبەرەوەی ریستریکتدە و بۆ everyone نییە ئێمە نەمانتوانێت سەیری ڤیدۆکەیان بکەین بۆ زیاتر ڕوونکردنەوە لەسەر ئەم بەشی ڤیدۆیە لە پیجەکەی خۆمان پیجی National Model United Nation Association لە فەیسبووکە ڤیدۆیەکی فێرکاریمان ئامادە کردووە لەو ڤیدۆ فێرکاریەیە دامەناوە کە چەندێک چۆن ئەتوانن ئەو ڤیدۆی لێرادابنێن بۆ ئەو کەسانەی کە نازان چۆن ڤیدۆ دابنێن ئەخیر بە شیشمان بریتە لەبێ لە CV یاخود ڕێزەمەی فەرقیان نییە ئەمە بە شێوەیەکی کورد لەسەر فۆرمەکە هیوادارین ئاسان بێت و بە شێوەیەکی باشەوەمان کرد بێتەوە ئێستش ئەچینە سەر بەشی پرسیارەکان ئەگەر لانۆ بتوانێت هاوکارمان بێت بۆ وەڵامانەوەی پرسیارەکان هەنێ لە پرسیارەکان کە لە چاتەکە کراوە باز لە تەمەن و زمانی ئینگلیزیەکە سەرەتا بۆ زمانی ئینگلیزیەکە پێویستە بە جۆرێک بێت کە بتوانێت ئەو کەسە هەم فۆرمەکە پڕ بکاتەوە و فۆرمەکە بە شێوازێکی باش پڕ بکاتەوە و بۆ بشتوانێت لەناو کۆنفرانسەکە بە زمانی ئینگلیزی قسە بکات و لەبەرەوە ئەمە داواکراوی بەشی زمانی ئینگلیزیەکەی و کە تا چەندێک پێویستە ئەو کەسە زمانی ئینگلیزی بزانێت و هەروە پرسیارێکی تر سەبارەت بە تەمەنە لەبەرەوەی تەمەنەکە دیاری کراوە دەتوانین کە هیچ ئەکسپشنێک بکرێت بۆ ئەو کەسانی کە تەمەنیان لەسەر و 24 ساڵانەوەی بە داوای لێبوردنەوە و لەبەری کۆنفرانسەکە تەنها تایبەتە بوو تەمەنە دیاری کراوە بۆیە پێویستە ئێمەش پابند بین پێوە و ئەو کەسانی کە بەشداری لە کۆنفرانسەکەکە یاخود ئەو کەسانی کە وەرەگیرێن پێویستە هەموو مەرجەکانیان تیا بێت و کە هیچێک لەوانش مەرجی تەمەنەکە دیاری کراوە هەر بە ڕێزێکی تریش پرسیاری تری هەبێت جگە لە باسی تەمەن و باسی ئینگلیزی کە پێمەوە بێت جوابان نایەوە ئەتوانێت هەم لە چاتەکەی بۆمان بنووسێت یاخود لە ڕێگەی مایکرۆفۆنەکەەوە بۆمان بکەن و دێدلاینی ئەپلیکیشنەکە دەی هەشتە واتە نزیکی 7 بۆ 8 ڕۆژ لەمڕۆوە کۆتا ڕۆژی پڕکردنەوەی فۆرمەکە فۆرمێکی ئاسان و سادەیە ئەتوانیت بە ماوەی چەند ڕۆژێکی کەم هەموو بەشەکانی تاو بکەیت و پێویستە کە فۆرمەکە ڕۆک و سارا باسی کرد سەرجەم بەشەکانی خۆت نووسی بێت و ئەگەر سەرچاوی دەرەوە بەکار هاتبێت ئەو یاخود و بەشەی کە بەکار هێناوە ئاماژە بە سەرچاوەکە بکەیت کە لەکوێوە هێناوتە. پرسیارێکی ترمان بۆ هاتووە لانۆڵێ how are delegates chosen for a specific country؟ بەڵێ بۆ مۆزۆی دەلگەیتەکان ئەوانە زیاتر ڕەتی بە کاتی کۆنفرانسەکە و کاتی دەستپێکی کۆنفرانسەکەەوە بابەتانی کە چۆن دەلگەیتەکان هەڵ ئەبژێرێن زیاتر لە کاتی ترێنین و زیاتر لە کاتی نزیکبوونەوە لە کۆنفرانسەکە بۆ بەشداروانی کە هەڵبژێراون دیاریەک دێت دەبەرەوە ئەوە پرۆسەیەکی ترە و لە داهاتووە دەست پێکات بەڵام وەکەوەی کە ئێستا فۆرمەکە ئامادەیە فۆرمەکە بۆ کە ئەیانێت بەشدار بن لە کۆنفرانسەکە و هەروەکو وتمان لەسەر وێبسایتی nmuna.org کە لینکەکەی لەسەر شاشەکە نووسراوە و ئێستاش لەسەر لە چاتەکە بۆتان دائانێم بچنە وێبسایتی nmuna.org پاشان ئەپلای ناو دەبینن ئەپلای ناوەکە و دەڕاستە خۆ دەتان باتەنەوە ئەپلیکیشنەکە و ئەتوانن جوابی پرسیارەکان بنەوە یاخود ئەو شوێنە شەکاروەها لینکی ڤیدۆکەی تیادا ئەنیت کە ئەو ڤیدۆی داواکراوە لە بەشداربووان کە دروستی بکەن لە کاتی پڕکردنەوەی فۆرمەکە. مەرجی تەمەنەکە پێویستە لە نێوان 16 بۆ 24 ساڵان نابێت بەتەنهاواتە سەر و 30 ساڵ یاخود 35 ساڵ یاخود هەر تەمەنێکی تر لەسەر و ئەوە ناتوانێت بەشدار بێت. لمتی ڤیدۆکەش 3 خولەکە پێویستە ڤیدۆکە لە 3 خولەک زیاتر نەبێت و لمتی پرسیارەکانی تر پرسیارەکانی ئێسەیەکە و وەردەکان لە سەر هەر ئێسێ و نووسراوەکە چەندێک بێت.
و هەروەها ئەو بەڕێزانەشی کە ئەمڕۆ بەشداروی سیمینارەکە بوون خۆیان ناتوانن بەشدار ببن لەبەر ئەوەی کە مەرجەکانیان تیان نیە پێخۆشحاڵە بین کە ئەگەر بتوانن لەگەڵ کەسە نزیکەکانی خۆتانە کە دەزانن مەرجەکانیان تێدا و ئاستی زمانی ئینگلیزیان باشە ئەتوانن کە ئەم زانیاریانی ئەمڕۆیان لەگەڵدا باس بکەن و ئاگاداریان بکەنەوە لەوەی کە کۆنفرانسێکی لەم جۆرە ئەنجامەدرێت و ئەتوانن کە تایە بەشدار بن. و هەروەها ئەوانی کە مەرجەکانیان تایە خوێندکارن پێویست ناکات کە بەشی خوێندنەکەیان یاخود قسمەکانیان ببێتە کێشە بۆیان خوێندکاران لە هەموو قسمەکان و لە هەموو زانکۆکانەوە مافی بەشداربوونیان هەیە لە کۆنفرانسەکە ئەگەر مەرجەکانیان تێدا بێت. ئەم مەرجانی کە ئەمڕۆ باسمان کرد لەم سیمینارەیە تەنها تایبەتە بە کۆنفرانسەکە کە لە مانگی 11 ئەنجامەدرێت کە یەکەمین کۆنفرانسی مۆدێڵ UN لە عێراق. ئەم مەرجانی کە ئەمڕۆ باسمان کرد یە و کۆنفرانسەیە بە تایبەت بۆ هەر کار و چالاکیەکی تر کە ئەمان بێت ئەگۆڕێت و فەرقی بێت. ئەفو سەبارەت بە ڤیددیۆکەش ئەمەوێت تەوزیحێکی کە بەم لەسەر ڤیددیۆکە مەرج نییە ئێوە بڕۆن لە یوتیوب پەبلیکلی دانێن بۆی هەموو کەسێک ببینێت لە عالەمەوانە. لە یوتیوبە ئۆپشنێکەیە کە ئیکی بە ئەنلیستد واتە چی ئەنلیستد واتە لینکەکە تەنها ئەو کەسە ئەیبینە کە لینکەکە تۆ بۆی ئەنێری، یعنی لەوە ئەتوانن مطمئن بن کە بۆنە ڤیددیۆکەتاندانە بە پەبلیکلی دایانمەنن بۆی هەموو کەسێک نێبینە لە ئۆپشنی ئەپلۆدەکەیە بۆنە لە کاتی تەحمیلەکەیە لە خوارەوە ئۆپشنێکدانراوە ئەتوانی بیکی بە ئەنلیستد ئەنجاکو ئەوە واتای چێگەێنە وەکوتم لینکەکە کە ئەنێری بۆ یەکێک یا بۆ نەکە لە بارەکە دانی کە لە فۆرمەکە لە ئەخیرها لە لینکەکە دانن کە لینکەکە لە یادانی ئێمە بەس خۆمان ئەیبینین ئەنجاکو مافی ئەو ڤیددیۆش بەس لای ئێمە ئەمێنێتەوانە، یعنی بۆ پرایڤسی و بۆ خصوصیەتی ئێوە ئەتوان لەوە دڵنیا بنەوانە. هەر پرسیارێکی کەشتانەیە ئەتوانن لە کۆمنتەکانە بینوسن بۆ ئێمە یەکسەر جوابتانەینەوانە. دەست خۆش بە عەلیل لەو ڤیددیۆی کە لە پیجەکەمانە دامانەوە لە پیجی National United Nation Association لە فیسبووکە ڤیددیۆ فێرکاریەکەیە باسی ئەو ئەنلیستەشمان کردووە بەوازەحی ڕوونمان کردوتەوە بۆیان ئەتوانن سەیری ئەو ڤیددیۆ بکەن بۆی کە دڵنیا بنەوە لەوەی کە چۆن بتوان بە شێوەیەکی ڕاست و دروستی ڤیددیۆکەیان دابنێن. دووبارە دەستە خۆش بە زۆر سپاس. پرسیارێک هاتووە کە باس لەوە ئەکات کە کۆنفرانسەکە ئەگەر ئەو ماوەی لە سۆران ئەمێنەوە ئوتێلوشت دابی نەکرێت بەڵێ ئەو کوتمان کۆنفرانسەکە فۆلی فەندەدە و ئەو ماوەیە کری هاتوچۆ و کری شوێنی مانەوە و خواردن و جۆرەکانی تر هەموو جۆرە پێداویستەکانی تر دابین ئەکرێت بۆ بەشداربوون. بەڕاز پەیمان پرسیاری کردو ئەڵە سێجار پرسیارم کردەوە پرسیارەکەی وابزانم ئەڵە فۆرمەکە کێ پڕەکرێتەوەانە وەکو کاگلامەوەتی دێدلاینەکە یعنی کۆتا مۆڵەتی پڕکردنەوە 10 ئەتوانی لە ئەمڕۆ کە لینکەکەشمان هەر لە چاتەکە دانا نمونە.org ئەو جارێکە من دایانێمەوانە ئەتوانن ئێستا بۆ نمونە بڕۆم پڕیکەنەوەوانە